تەماشا دەکەی زێر ڕۆژ بە ڕۆژ هەڵدەستی ئەوی دونیە فرۆشتیت ئەوڕۆپێت ناکرێ زروفەکە گەلک ناسکە ئەو مەعاش تەخیر بوونەوە ئەو مەعاش پاشکەوتە یعنی دەورەکیشی زۆری هەبوو لە ناو گەڵ و مشتەمە چکم پێشەن کەم ڕاتبە بوو ئەو دەهات ئەنگوسی لە چی دەبر 100,000 دەما ئەو 50,000 دەما ئەو 150,000 دەما خوشک و برا عیلاخەمان وەچی ئائیلی بوو مام حاجی مەسەلەن شتێکی ئەوها بە خوشک و برایەتی دەبوو ئێستا کە ئەگەر مەعاشەکە نەبی بەچ بدا یعنی زارێ هەر لە شتێ بەسیتەکان دەست پێ بکەن پێشانیش کە حرەکە هەبوو کە راتب هەبوو کە وەزعەکە فەرق بوو لەگەر ئێستا یعنی هاوسەرگیری زۆر بوو زەوات زۆر بوو تەماشا دەکرد هەرکەس زێڕەکی زۆر لۆ بووچی دەکا ڕۆژ بە ڕۆژ عالەم لە ژنی هینانی زیاتر بوو حەفلە و ئاهەنگ و شتی وا زیاتر بوو عید میلاد زیاتر بوو مناسبەی حەفلەی تەخەروج زیاتر و ڕۆژ بە ڕۆژ ئێستا بە پاشیدایە کمی کردیەوە بە نسبەتەکی زۆریش بەدڵنیاییەوە زۆر کاریگەری هەبووە لەسەر پرۆسەی زەوازی بەرەو لاوازی بردووە بۆ نمونە ئەگەر هاوڵاتێک بێ 20 مسقال زێر بکڕی 200 پێشتا باوی 6 میلیۆنە ئێستا 2 بەرامبەر و نیو زیاترە زۆر تاسیری کردی لەسەر پرۆسی هاوسەرگیری لاواز بووە ینی پێشبینیەکان بەو جۆرێکەوە هێشتا نرخی زێر بەرز دەبتەوە بڵێ طبعاً بەسخوای گەورە عالم و غەیب لای خۆی گەورەیە بە پێی شارەزانی ئابووری و شارەزانی ئێمە هێشتان بەرەو زێر گرام بەرز بوون دەبی زیاتر بەڕێمە نرخی ئەمڕۆ ینی لەگەڵ هەفتێک پێشێستا چەند جیاوازی کردووە ئەمڕۆ بەرزترین نرخی بینی لە مێژووی زێردا لە کانزای زێر ئەمڕۆ بەرزترین نرخە کە ئەمڕۆ مسقالی زێری بە 520,000 نەرە یەکەمی زار ئەم نرخە ببینی پێ دوایە هۆکاری نەکردنی هاوسەرگیری بۆ بەرزی نرخی زێر دەگەڕێتەوە بەڵێ 100% لە دوای 2010 ئەوانە زێر وردە بەرز بوویەوە لە دوای ئەو کاتە زەوازیش وردە دابەزی ینی ڕێژەی زەوازکردن لەو کاتیەوە دابەزی 2010 خۆم زەوازم کرد زەر ئەو کاتی تقریبا نزیک 350 ئەوانە بوو ڕێژەی زەوازکردن باش بوو ینی جیاوازیە بوو لەگەڵ ئێستا بە ڕێژێکی بەرچاو ئەبینێ دابەزی و خەڵک زەوازی ناکە هۆکاری سەرەکی گرانی زێر ئەوانەیە نرخی زێر ئەمڕۆ تقریبا 520,000 ئایا زیاتر بەرز دەبیتن بۆ 550 ئەوە بازارە دەبیتن بۆرسەی عالمیە کە بەرز دەبی یان نزم نەبیت بەڵام بۆ هاوسەرگیری ئێمە کە لە بازارینە زۆربەی خەڵک کە دێن زەوازی دەکەن کە کوڕەیان کچە دێن ئێستا وەکو پێشان نەماوە کە پێشان 30 مسقال 40 مسقال زێریان ئەکڕی بەڵام ئێستا بوویتە 10 مسقال 15 مسقال زۆرینەکەی 20-25 مسقالە چونکە ئەگە بەراورد بکەین لە 10 مسقال ئێستا لەگەر 2 ساڵ پێش ئێستا تقریبا دەکاتن 25-30 مسقال کە تو 10 مسقال زێری دەکرێت ئێستا بای 5 ملیۆن و نیو یان 6 ملیۆن پێش 2 سال 3 سال بعد بای 30 مسقالت دەکڕی بای 6 ملیۆن بە من ئێستا نانی هاوسەرگیری کم بوویتەوە بەسایی ئەگەر برێن زێر بەرز بوویتەوە بەڵام ئەگەر خاوەن ماڵەکان ئافرەتەکان نرخەکانیان وەکو گوتم زێرەکانیان کم بکەن باشتر دەبیتن چونکە ئێستاش ئەو گەنجانە بێ بازاریە وەزعەکە وەکو پێشان نەماوە